تا دێت خواست بۆ گازی سروشتی لەلایەن وڵاتانەوە ڕوو لە زیادبوون دەکا لە دوایین کۆڕبەندی جیهانی وزەش کە لە وڵاتی ئیمارات بەڕێوە چوو و وڵاتان ئەوەیان خسە ڕوو کە پێویستیان بە گازی سروشتیە چونکە ئەم بەرهەمە هەم دۆستی ژینگەیە و هەمیش تێچوێکی کەمی هەیە و هەرێمی کوردستانیش بووە بەشێک لەو کۆڕبەندە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە یەدەگی گازی سروشتی بکەم لە جیهاندا بڕەکەی دەگاتە 205 تریلیۆن مەتر سێجا لەو ڕێژەیەش بە ڕێژەی 103 بەر هەرێمی کوردستان دەکەوێت واتە 103 گازی سروشتی هەموو جیهان لە هەرێمی کوردستاندا ڕێژەی بەرهەمێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە 9 ملیار مەتر سێجایە. پلانی حکومەت و کۆمپانیای تایبەتە کە لە ساڵی داهاتوودا ئەم ڕێژەیە بەرز بکاتەوە بۆ 1 ملیار مەتر سێجا. لە هەمان کاتیژا پلانی ئەوە هەیە کە گازی سروشتی هەناردەی وڵاتانی دراوسێ و ناوچەکە بکە ئەگەر بە شێوەیەکی گشتی وەکو زانیاریەک باس لە زەوی و شوێن و هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان و بگرە عێراقیش بکە لە هەر سەد بیرێک کە لێ دەدرێت بۆ بەرهەمە سروشتیەکان زیاتر لە 70 بیریان دەگاتە بەرهەمی هایدرۆ کاربۆنی کە ئەمەش ڕێژەیەکی دەگمەنە لە هیچ وڵاتێک ئەم بەرهەمە بەدەست ناکەوێت لا بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. وڵاتانی هەناردەکاری گازی سروشتی و زۆرترین یەداگ لە جیهاندا رووسیا، ئەمریکا، نەرویج، چین، هندستان، ئێران، بەریتانیا، ئازەربایجان، قەتەر، ئەفریقای باکوور و کازاخستان و تورکمانستان و هەرێمی کوردستان و عێراق. لاداری ئەمساڵ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بە بانگێشتێکی فەرمی سەردانی وڵاتی ئیماراتی کرد بۆ ماوەی هەفتەیەک زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ سەرکردەی ئەو وڵاتە و چەندین وڵاتی دیکە ئەنجامدا. هەروەها سەرۆکی حکومات بەشداری کرد لە کۆڕبەندی وزەی جیهانی و واژۆکردنی لێکتێگەشتنێک لەگەڵ وڵاتی ئیمارات بە تایبەتی لە ڕووی گازی سروشتیەوە. ئێستا بەهۆی پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان وەک وڵاتێکی بڕیاردەر بۆ ئایندەی وزەی جیهان مامەڵەی لەگەڵ دەکرێت. ڕوونا کە ئێمە ئامانجی هاوبەشمان هەیە و بەهای هاوبەشمان هەیە بۆ ئەوەی بتوانی خەڵکی خۆمان بپارێزن و خزمەتیان بکەین و لە هەمان کات سوپاسی ئەوانی دیکەش بکەین. لە هەمان کات ئێمە دەبینین هەمووان هەوڵی زۆر دەدەن بۆ داهاتوێکی باشتر. لە ساڵی ڕابردوو ئێمە لە حکوومەت هەرێمی کوردستان تەماشامان کردووە و لە ئەزمموی ئێوە فێر بووین کە ڕوبەڕووی هەندێک لە ئاستەنگەکان بووینەوە. ئێستا وزەی ئێمە هیوا بەخشە. ئێمە لە دەستپێکێکەوە دەستمان پێ کرد کە یاساکەمان پەسەند کرد 5 ساڵ ڕابردوو لە هەرێم و زیاتر لە 500 ملیۆن بەرمیلمان ڕۆژانە بەرهەم هێنا و ئێستاش دەبینین کە 1 ملیار مەتری پێی چوارجامان هەیە گاز و بێزگە لەوەش کە بوار بۆ پەرپێدانی زیاتریش هەیە. ئەمە گەشتێکی ئاسان نەبوو. ئێمە ڕوبەڕووی زۆر ئاستەنگ و ئاڵنگاری بووینەوە وەکو بۆ نمونە ڕوخانی داعش ڕوبەڕبوونەوەی داعش و نادڵنیایی سیاسی لە عێراق لە دوایین پێشکەوتنەکانیش بینیمان ئەو لە دادگای بەناو فیدرالی نادادێکی زۆر بەرامبەر بە ئێمە کرا. بەڵام سەرڕای ئەوەش ڕوانگە و دنیابینی ئێمە بەردەوام دەبێت و گەشە دەکات. بە ژیرانە دەتوانین بڵێن کە ئێمە پەرە بە وزەی خۆمان دەدەین بە تواناکانی خۆمان. ئەمە کڕۆکی داهاتوو ئێمە ئەمە لە پێشینەی کارەکانی ئێمەیە. بۆیە باوەڕم وایە کە کوردستانیش بەو شێوەیە بەردام دەبێت. داهاتوو ئێمە دروست دەکرێت لەسەر وزە کە بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ ئەوەی کاتی تەواویان هەبێت پشت بەو وزەیە ببەخسن کە سەرچاوێکی گرنگە. ئێمە وەکو کورد چەندین دەیە دوای جەنگ کارمان لەسەر کردووە.
هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهان بەرهەمی ڕۆژانە 475 ملیۆن مەتر سێجا و بەرهێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان لەلایەن 4 کۆمپانیای بیانیەوەیە. تێچووی و بەرهێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان نزیکەی 3 ملیار دۆلارە. کێڵگەکانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان ژمارەیان 14 کێڵگەیە. سنووری جوگرافیا و هەناردەکردنی هەرێمی کوردستان وای کردووە دەتوانێت بە ئاسانی گازی سروشتی هەناردەی 40 وڵات بکات لە ڕێگای وڵاتی تورکیاوە. بۆیە ئێستا پێگەی هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی نوێوە. ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ هەرێمە سەقامگیرەکەی ڕۆژهەڵاتی ناوڕاست. بەو پێی هەرێمی کوردستان لە ڕووی گازی سروشتیەوە خاوەن نێدەکێکی زۆرە و ڕێژەی بەرهەمهێنانیشی ساڵ لە دوای ساڵ زیاد دەکات. ئێستا ئامادەی ئەوەشی تێدایە کە گازی سروشتی هەناردەی عێراق و وڵاتانی دەرەوە بکات. وزا بۆتە ئەوڕۆکە گەورەترین با بڵێن چەک بۆ رووسیا لە هاوکێشەکاندا و لە ئاسی جیهانیش بۆتە گەورەترین دڵە ڕاوکێ و جۆرێک لە قەیران واسیکە کاریگەی لەسەر هەموو سێکتەرەکانەوە تەنانەت کاریگەی لەسەر جۆری ڕەفتاری رووسیا و کاردانەوەی ڕۆژاوە بەرامبەر ئەم وڵاتە و هاوکێشەکان بەتایبەت لە ناوچەکەدا هەیە. ڕەهەندی دووەم بریتە لە ڕوانگەی با بڵێن کاتەوە کاتی گرێدانی ئەم کۆڕبەندە یەکجار زۆر کاتێکی هەستیارە کە هەموو جیهان با بڵێن گیرۆدەی ئەم پرسە بووە بەهۆی جەنگی رووسیا و ئوکراینیا. ئەلێرەیە ئەو دەرفەتە بۆ هەرێمی کوردستان ڕەخساوە. دەرفەتێکە کە بتوانێ ئەوەندەی تر ڕۆڵ و بکرایەتی خۆی لە ئاستی گۆڕپانی با بڵێن هەرێمایەتی و تەنانەت گرێدانی ئاسایش خۆی باسی نێودوڵەتیەوە بەرەو پێش بەرێت چکە لە بیرمان نەچێت کوردستان دەوڵەت نییە وەمە یەکجار زۆر گرنگە بۆ ئەکتەرێکی نادوڵەتی بتوانێت لەم هاوکێشانەدا بەشدار بێت چونکە ئەم هاوکێشانەدا ڕەهەندی گەورەی ئابووری و جیۆسیاسی هەیە. سێەم لە ڕووی ڕەهەندی ناوەڕۆکەوەیە کە بەداخەوە باوەڕەخنەیە بگرینکەوەکی پێویست گرنگی پێنەدرا. یەکێک لە بەهێزترین وتارەکان ئەم جارە پێشکەشکرا لەم کۆڕبەندە کە بە جۆرێک هەستت دەکرد هەرێمی کوردستان زۆر بەڕاشکاوانەتر لە زاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێز مەسرور بارزانیەوە گوێمان لە هینێک چەمک و وشە دەبوو کە نوێیە. زۆر بە جوانی باس لەوە کرا کە ئەم هێرشە موشەکەی کە بۆ سەر هەرێم کراوە هۆکارەکەی چییە؟ ئەمە زۆر زۆر گرنگە کە باز لە هۆکارەکە کرا و هەروە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەکتەنیە پاشەگەز نابێتەوە بەڵکو و خەریکە پەرەی پێدەدا و ئەم قسە ڕاشکاوانەی کە هەرێمی کوردستان پلان و ڕۆیای چییە کە دەیەوێت بە ئاشکرا ئاسایشی هەرێمی کوردستان گرێ بداتە ئاسایشی نێودوڵەتی لە ڕێگەی وزەوە کە ئەم ژێرخانە بوونی هەیە. ئێستا هەرێمی کوردستان دەتوانێت ئەو خاڵی کە لە ڕابردوودا خاڵی لاوازی بووە جا بەهۆی بوونی ناسەخامگیری لە عێراق گوشاری بۆ نمونە بەغدا نمونەی دواییمان بینی کە لە بڕیاری دادگای فێدراڵی بوو هەموو ئەم گوشارانەوە تەنانەت هۆشداری ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی بە هێرشی موشکی ئەم پەیامەیە بوو کە دەبێ واز بێنن چونکە ئەم ڕۆڵی هەرێمی کوردستان بەڕادەیەک گرنگە لە ڕووی هاوکێشە جیۆپۆلیتیک و جیۆئۆکۆنۆمیەکاندا کە دەتوانێت هەرێمی کوردستان ئاسایشی گرێ بداتە ئاسایشی نێودوڵەتی و ئەو کاتە پاراستنی هەرێمی کوردستان بەشێک دەبێت لە پاراستنی ئاسایشی وزەی جیهانی و ئەو فاکتەرانەی وزە لە بڕیوەی کە ببێتە هۆی داتەپینی ئابووری فەرامۆشکردنی کەرتەکانی تر بخرێتە خزمەت بوژانەوەی کەرتەکانی تری ئابووری و بە جۆرێک تەنیا دەرهێنان و هەناردەکردنی نەوت نەبێ بەڵکو گەشەسەندنێکی هاوسەنگ لە هەموو بوار و کەرتەکاندا لە بواری پیشەسازی ڕووباری کشتتوکاڵ لە بواری پەردەوەردە و فێرکردن و گەشەپێدانی زانست ئەو کاتەیە کە دەتوانین ئەمە باز لەوە بکەین کە ئابوورێکی سربەخۆمان لە عێراقەیە کاتێک عێراق نەتوانێ بودجە و موچە وەکی کارتێکی گوشار بەرامبەرت بەکاربێنێ و وڵاتانی تریش نەتوانن هەڕەشەی ڕاگررتنی سەرچاوەکانی داهاتت بکەن و لە ئاستی ناوخۆیشدا ڕێژەی با بڵێن ئەوەی کە کۆتۆ نەوت و فرۆشتنی با بڵێن بەرهەمە خاوەکان نزم دەبێتەوە ئەو کاتە سەقامگیری و ئاسایشی ئابووریت هاوتەری بەرز دەبێتەوە ئەو کاتەیە بەرەو ئابووریەکی سربەخۆ دەڕۆی. تەنها لەم ساڵدا سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەی 2 جار بە بانگەشتی فەرمی سەردانی وڵاتی ئیماراتی کردووە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە
کە ئیمارات گەورەترین سنتەری بازرگانی جیهان دەیەوێت پەیوەندیە بازرگانی و سیاسیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بباتە قۆناغێکی نوێوە. وتەکانی وەزیری وزەی ئیمارات لە کۆڕبەندی وزەی جیهان بۆ هەرێمی کوردستان: پەیوەندی سیاسی و ئابووریمان لەگەڵ هەرێمی کوردستان زۆر باشە. ژمارەی کۆمپانیا ئیماراتیەکان لە هەرێمی کوردستان زیاد دەکەین. هەرێمی کوردستان خاوەنیدەکێکی زۆری گازی سروشتیە. هەرێمی کوردستان دەتوانێت گازی سروشتی بۆ وڵاتانی کەندا و دابین بکات. حکومەتی هەرێمی کوردستان پلانی وایە لە ئایندەدا گازی سروشتی هەناردە بکات. هەشداریکردن لەم کۆڕبەندەیە پەیامێکە ڕۆژاوا دەیەوێت بیگەێنێت بە حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ وڵاتانی چواردەوری حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەرامبەریشا بۆ وڵاتانەی کە تا ڕادەیە کۆنتترۆڵی بازاری گازی سروشتیان کردووە لە دنیادا. چکە بیرمان نەچێت وڵاتێکی کوروسیا 125 گازی سروشتی لە دنیادا لەژێر دەستی دەسەڵاتی رووسایە و بۆ ئەمە رووسیاش 140 گازی سروشتی هەمووی شێتی ئەوروپا دابین دەکات کە ئەمە بووە بە چەکێکی قورسی رووسیا لە ماوەی چەندین ساڵا کە بەکاری هێناوە. ئێستاش بینی لە ملمانانێ و جەنگی لە نێوان ئۆکرانیا دیسان گازی سروشتی لە ڕێگای رووسیاوە دەڕات سەرڕای ئەوەی وڵاتانی ئەوروپا دژی ئەو جەنگن، بەڵام دیسان دەبێت بە ناچاری گازی سروشتی لە رووسیا بکڕن بۆ ئەوەی پێداویستەکانی خۆیانیان پێپڕکەنەوە. بۆیە لە بەرامبەردا وڵاتانی ڕۆژاوە بەتایبەت بلۆکی مەرومنە ڕۆژاو بەسەرپەرشتی ئەمریکا و لەم وڵاتانی ناو چواردەوریشدا بەسەرپەرشتی ئیمارات دەیانەوێت بەدیلێک ئەڵتەرناتیڤێک بۆ وڵاتێکی وەکو رووسیا هیچ نەبێت لە ئێستا ئەگەر بە تەواوەتی نەبێتە بەدیلێکی یەکجارێکی و بەدیلێکی بە تەواوەتی بێت بۆ رووسیانێت جۆرێک لە بەدیلێک بێنە ناو ئەم کای فرۆشتنی گازی سروشتی و بۆی بتوانێت لە ئێسایە ئەو هەموو احتیماد و ئەو هەموو پێداویستی کە وڵاتانی ئەوروپا بۆ رووسیا هەیەە کەمی کاتەوە بۆی بتوانن لە ڕێگەی وڵاتانی دیکەوە بتوانن گازی سروشتی هاوردە بکەن بۆی پێداویستەکانیان خۆیان پێپڕکەنەوە. بۆیە ئێمە لە ڕووی جوگرافیەوە کە چواردە درین بۆ وڵاتانە بێ زۆر عاقڵتر و لۆژیکیانەتر لەگەڵ ئەم بابەتانەیە مامەڵە بکەین و بتوانین باڵانسی هێز ڕابگرین لە نێوان ئەمەی کە پێی ئوترێ بلۆکی ڕۆژئاوا بەسەرپەرشتی ئەمریکا لە بەرامبەرشدا بلۆکێکی تر هەیە کە بەسەرپەرشتی وڵاتی چین و رووسایە کە لێرە وڵاتانی هەندێک لە وڵاتانی چواردەوری ئێمەش دەعم دەکەن. بۆیە بۆ هەرێمی کوردستان گرنگە لەم کاتەیە بتوانێت گازی سروشتی بکاتە چەکێک بۆ ئەوەی بتوانێت هێز و قووەتی سیاسی خۆی و ئابووری و دیبلۆماسی خۆشی بێنێتە ساحەکەەوە بیسەلمێنێت بۆ خەڵک، چونکە بیرمان نەچێت زۆر وڵات هەبوون لە ڕێگای سامانە سروشتیەکانی خۆیانەوە توانیویانە ببن بە وڵات، توانیویانە گەشە بە وڵاتەکان بدە. دوو وڵاتی زۆر سەرکەوتومانێ وەکو کەنەدا و نەرویج کە دوو وڵاتی گەورن لە ڕووی ئابووری و لە دنیادا کە لە ڕێگای نەوتەوە توانیویانە بگەن بەو ئیستیقراری ئابووریە و پێگەیەکی سیاسی و گرنگیشان هەبێت لە سیاسەتی دنیادا. بۆیە ئێمە ژەتوانین ئەمە بکەین بە دەرفەتێک بکەین بە چەکێکی زۆر باش بۆی هەرێمی کوردستانیش لە وڵاتانی ڕۆژئاوا چیتر وەکو هەرێمێک سیر نەکرێت، یان وەکو لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی دیبلۆماسی وەکو پێگەیەکی دووەم و سێم سیر نەکرێت، بەڵکو بتوانێت بێتە پێگەی یەکەمەوە لەگەڵ وڵاتانی زلهێزدا دانوستان بکات و قسەی هەبێت لەسەر سیاسەت و ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوای بەشداریکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی جیهانی وزە ڕایگەیاند کە هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا ئامادەیی تێدا دەبێت کە گازی سروشتی بۆ عێراق بۆ وڵاتی تورکیا و لەوێشەوە بۆ یەکێتی ئەوروپا دابین بکە. ڕۆژانە لە هەرێمی کوردستاندا 250 ملیۆن مەتر سێجا گازی سروشتی بۆ 4 وێزگەی سەرەکی بەرهەمێنانی کارەبا دابین دەکرێت کە 2 وێزگەیان لە پارێزگای هەولێرە و 2 وێزگەی دیکەشیان لە پارێزگای سلەیمانی وا بڕیارە لە ئایندەیەکی نزیکیشدا بۆری غاز بۆ پارێزگای دهۆک ڕاکێشێت. 4 کێڵگەی گەورەی سەرەکی هەن لە هەرێمی کوردستان کەەوە بەرێنانی گازی سروشتی تێدا دەکرێت، ئەوانیش کۆرماڵ و خوڕمەڵە و چەمچەماڵ و میرانن. ئێستا هەرێمی کوردستان دەیەوێت لە ڕێگای کەتی تایبەتەوە هەم خواستی ناوخۆ دابین بکە، هەمیش بتوانێت لە ڕێگایەوە هاوشێوەی زێرا ڕەشەکەی گازی سروشتی هەناردەی وڵاتانی دراوسێ و ناوچەکە بکات.
بەهۆی جەنگی رووسیا و ئۆکرانیاوە ئێستا نرخی گازی سروشتی بەرز بۆتەوە بۆ ئێستا بەشێک لە وڵاتان بە تایبەتی ئەوانەی گازی سروشتی هاوردە دەکەن بە دوای بەدیلێکی تر دەگەڕێن ئەمەش وەک فشارێک و گەمارۆیەک بۆ سار وڵاتی رووسیا کە ڕێژەی ١٠٩ وزەی هەموو جیهان پێک دێنێت. بەرهەمهێنانی گازی سروشتی لە جیهان و گۆڕینی ئاراستەی هاوردەکردنی گازی سروشتی لە ساڵی 2022 بەکارهێنانی گازی سروشتی بە ڕێژەی 175 وڵاتانی یەکێتی ئەوروپان ڕێژەی بەکاربەرانی گازی سروشتی لە سەرتاسەری جیهان بە ڕێژەی 120 تێگرای بەکارهێنانی گازی سروشتی لە ساڵی 2020 150 تریلیۆن مەتر سێجا بووە. تێگرای بەکارهێنانی گازی سروشتی لە ساڵی 2021 بۆ 175 تریلیۆن مەتر سێجا بەرز بۆتەوە. رووسیا 130 گازی سروشتی بۆ ئەوروپا دابین دەکات. کەمکردنەوە و هاوردەکردنی گازی سروشتی لە رووسیاوە بە ڕێژەی 150 دەبێت تا ساڵی 2024 ئەمەش وەک فشارێکی وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ سەر رووسیا. ئەوەی تایبەت بە هەرێمی کوردستان و گازی سروشتیە. سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی وزەی جیهان ڕایگەیاند ئەگەر حکومەتی عێراقی هاوکارمان بێت لە ئایندەیەکی نزیکدا گاز بۆ عێراق و بۆ دەرەوە هەناردە دەکەین ئەمەش وەکو سەرچاوەیەکی داهات حکومەتی هەرێمی کوردستان سوودی لێ دەبینێت. ئەو کۆربەندە یەکێکە لە گرنگترین کۆربەندەکانی دنیا جیهان کە لەسەر وزە بە تایبەت لەسەر وزە قسەی لەسەر دەکردرێ و ئەم ساڵ گرنگێکی زۆر گەورەتر و زیاتری هەبوو لە بەخاتی ئەوەی کە دوای چەند ساڵێک دابەزینی ئاستی گەشەی ئابووری جیهان و بابەتی کۆرۆنا وڵاتان تا ڕادەیەکی زۆر پەیوەندەکان لە یەکتری پەیوەندەکانی ئاو فەیس تو فەیس و لەگەڵ یەکتری بوون تا ڕادەیەکی زۆر کەم کرابەوە. ئەم ساڵ بە بەشداریەکی یەکجار زۆر کرا و زۆر گرنگ بوو ئەوەی کە هەرێمی کوردستان و شاندێکی باڵای هەرێمی کوردستان توانی لەو کۆربەندە بەشداری بکە پانێلی تایبەتی بۆ دابدرێ و بتوانێت لەوێ هەلو فرسەتەکانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەوەی کە گازی سروشتی و بۆ ئەوەی کە نەوەت زیاتر پەرەی پێ بدرێ بۆی کە پەیوەندی ئابووری لەگەڵ وڵاتانی دیکە زیاتر پەرەی پێ بدرێ بخسێتە ڕوەوە هەرێمی کوردستان دەتوانێت بیبێت تەنانەت ئەو هەلێکە لە ساڵانی ڕابردوو بۆ نەوت بوومان بەخەت ئەو هەلەی ئێستا بۆ گازی سروشتی گرنگ و بۆ گازی سروشتی بە ئەهەمیەت نییە لە بەخاتیەوەی کە ئێستا جیهان زۆر بە پەرۆشەوەیە بە تایبەت وڵاتانی ڕۆژئاوایی کە بتوانن سەرچاوەکانی وزە بە تایبەت بۆ ئەوروپا بتوانن دایڤەرسیفای بکەن هەمە جۆرە و هەمە چەشنەی بکەن و وڵاتانی نوێی بۆ بێنن و هەرێمی کوردستان بەهۆی پێگەیەکی جیۆپۆلیتیکی کە هەیەی بە پێی پێگەیەکی جوگرافی کە هەیەی و نزیکە لەو شوێنانە و هەلی ئەوەی هەیە کە بتوانێت زۆر بە خێرایی کەرتی گازی خۆی پەرە پێ بدات دەتوانێت یەکێک بێت لە باشترین ئۆپشنەکان لەبەر خاتی من پێم وایە ئەم هەلە نابێت لە دەست بچێت. کەرتی نەوت و گاز کەرتێکی زۆر هەستیارە کەرتێکە کە بەچکۆلەترین پاڵسی نێگەتیڤ دەتوانێت پاشەکشە بکە. ئێمە پێم وانە قەراروانیە کە ببینە بەدیلی هیچ وڵاتێکی دیکە. ئێمە بە گەشەیەکی زۆر و خێرا لە وڵاتی خۆمان خەریکە ڕوودەدا کەرتی نەوت و گازی خۆمان لە سەرەتادا دەبێت ئەو هەلە بڕەخسێنێ و خزمەتی گەشەی ئابووری خۆمان بکات دوایی خزمەتی ئەو پلانانە بکات کە لە ناو عێراقدا لە بەتایبەت لە پارێزگاکانی نزیک ئێمە هەیە و دوای ئەو چاوی لە بازارەکانی دەرەوە بێت. ئێمە زۆر گرینگە بتوانین لە ئاسی ئەوەی کە پەیوەندیمان لەگەڵ هەمووی دنیا بەتایبەت وڵاتانی نزیک خۆمان ڕۆژ بە ڕۆژ باشتر دەکەین بتوانین تەنانەت لە هەلوو لە هاوکاری ئەوان سوود وەربگرین بۆی کە بتوانین زووتر و خێراتر ئەم گەشەی کەرت و نەوتی گازی خۆمان ئینشاڵڵا بێنینە دی. ئێمە قەراروانێ ببینە جێگرەوەی کەس و قەراری جوانە کەسیش بێتە جێگرەوەی ئێمە بازاری گاز لە دنیادا هێندە گەورەیە کە جێگای زۆر وڵاتی زۆر گازی دیکەی وەکو هەرێمی کوردستانیشی دەبێتەوە. ئێمە ئەوە گرینگە بتوانین ئەو هەلە بڕەخسێنین و ئەو هەلە بقۆزینەوە لە بەخاتی ئەوەی کە بتوانین گەشە بکەین. گازی سروشتی لە ساڵی 2022 بەرزبوونەوەی نرخەکەی بە ڕێژەی 130 زیادبوونی خواست لەلایەن وڵاتان بۆ گازی سروشتی بە ڕێژەی 115
دەرهێنانی گازی سروشتی لە جیهاندا لەلایەن 50 وڵاتەوە گاز دەردەهێنرێت. تا ساڵی 2030 گازی سروشتی دەبێتە دووەم سەرچاوەی وزە لە جیهاندا. ئێستا لە ڕێگای دابینکردنی شایستەدارەکانی کۆمپانیەکانی وەبەرهێنان لە گازی سروشتی لە هەرێمی کوردستان وا بڕیارە لە داهاتوێکی نزیکدا ڕێژەی بەرهەمێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان بۆ 2 هێندە زیاد بکات و ئەمە جیالەوە حکومەتی هەرێمی کوردستان پلانی ئەوەی هەیە لە ڕێگای بۆریەوە گازی سروشتی هەناردەی وڵاتانی دیکە بکات. هەناردەکردنی گازی سروشتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیاوە. تورکیا وڵاتێکی هاوسنوورە لەگەڵ هەرێمی کوردستان. هەناردەکردنی گازی سروشتی لە ڕێگای تورکیاوە تێچوێکی کەمی هەیە. تورکیا وڵاتێکی استراتیژی بە یەکگەشتنی وڵاتە زەلهێزەکانە. تورکیا پێگەی نزیکە بۆ ئاسیا و وڵاتانی ئەوروپا. چوارڕیانی یەکگرتنی ئایندەی دابینکردنی گازی سروشتیە بۆ ئەوروپا. هەموو ئاماژەکان بۆ ئەوان کە ئێستا دەرفەتێکی گرنگ و باش لە بەردەم هەرێمی کوردستانایە بۆ ئەوەی بتوانێت سوود لە گازی سروشتی وەربگرێت، چونکە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر چوارڕیانێکی وزە و بە ئاسانی دەتوانێت گاز هەناردەی وڵاتانی دراوسێ و ناوچەکە بکە. بەڵام ئەوە ڕای شارەزانە کە دەڵێن دەبێت هەرێمی کوردستان باڵانسێکی هێز ڕابگرێت، هەم لەلایەن وڵاتانی بەرهەمێنەری گازی سروشتیەوە، هەمیش لەلایەن ئەو وڵاتانەی کە گازی سروشتی هاوردە دەکەن. پلانی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ساڵانی ئایندە کە خواستی ناوخۆ بڕ بکاتەوە و دواتر گازی سروشتی هەناردەی عێراق بکە و دواتریش لە ڕێگای وڵاتانی دراوسێەوە بۆ وڵاتانی ڕۆژئاوا گاز بنێرێ، چونکە دەیەوێت هاوشێوەی زێری ڕەش سوود لە گازی سروشتیش وەربگرێت وەک سەرچاوەیەکی داهات.